بەس وەڵای ئەمەلومە دەرناینی بە سعرەیش ناکە. دوای ئەوەی دوێنێ بڕیاردا بەوەی کە پاسەکانی ناوشاری هەولێر و دەوروبەری بکرێت بە 500 دینار ئەمڕۆ خەوەن پاسەکان گرت بوونێتەوە و ناڕەزایەتی خۆیان دەدەبڕون داوای گۆڕانکاری دەکەن لەبەرەوەی دەڵێن ئەم نرخە هەرزانە بۆ ئێمە. ئەمە خەوەن پاسێکە سڵاو دەبێت سلااو لە توش بکە سپاس دەکەم. دەمەوێت پێم بڵێت ئەم گرتبوونە بەهۆی چیە داواکاری ئەوەیە کاکە دێنەی بکەنە 500 بە 500 چیلۆیان دەرناینی کابرا خەتی بکرێ بە 300,000 لۆ نمونە بنزین هەگرانە غاسە گرانە دەباوان باوان بڕیارەشی بدەن کاکە با غازەکەی بکەنە 200 دینار وچی ئەو لای باقە بنزینەکەی بکەنە 450 دینار هەمیش ئاوەندەمە هەرزان بکەم بەس وەڵای ئەمە لۆمە دەرناینی بە سعرەیش ناکە. دەڵێن بەم شێوەی ئێمە قازانج ناکەین و داوا دەکەین ڕۆژێ 25,000 زیاد 30,000 مازرێرە. تەواوی پاسەکانی داوەتاون و پاسەکان دەوروبەری هەولێر هەموو کۆبوونەتەوە لێرە کۆبوونەتەوە هەموو شاوێسە بەعەرکێ پیرزینە هەموو داواتان لەلایەنی پەیوەندیدار کردووە داوامان لە کەسە تاسە کەس ناتە سەقەت کەس قسەی نەکرد بەس بڕیارێکیان لە خۆیاندایە و درێن ئەو ڕەشوتێتەوە بە هەرزانکەن بە هەرزان باوان لە خۆیان بەنزینی هەرزانکەن بەزیخانەکان هەموو ئیوانە غازەکە هەموو ئیوانە دەباوان هەرزانکە بە هەرزان دەکەن. ئەمە لەو خەتەینە کاکە ئێمە 7,000 پێیان کردین 750 هیوایە مارکا ئینجازەمان لێ گیرەیە دەمانێت ئینجازەکەمان دەنەوە وارەوە چ خۆشمان بازاری بار دەکەین